کاک مستەفا سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا و سازدانی ئەم دیمانەیە. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەو دەرفەتە. کاک مستەفا جەنابەت لە نیویۆرکەوە هاتووی بەرە واشنگتن و بەشداریت لە کۆنگرەی ساڵانەی سۆشیالیست ئینتەرناشناڵدا کردووە. ئەگاداری ئەوەین کە حزبی دیموکراتی کوردستان بوو بە ئەندام لەم ڕێکخراوەدا. ئەمە چ جۆرە دەستکەوتێکە بۆ حزبی دیموکراتی کوردستان؟ بەڵێ سەرەتا عرض بکەم کە بەشداریمان کرد لە کۆبوونەوەی شوڕای سۆشیالیست ئینتەرناشناڵ کە لە بارەگای سەرەکی نەتەوە یەکگرتوەکان پێکات و لەوێدا دیارە زۆر تێمای سەرنجڕاکێش هاتنە بەرباسکە لە نێویاندا بەڕاستی جێگای دڵخۆشی بوو کە کورد زۆر بە جوانی ڕەنگی دابەوە مەسەلەی کورد و نەخشی کورد بە تایبەتی لە مەسەلەی دژی تیرۆردا و نەخشی کورد لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەوەی کە گرنگە ئێمە کە بووین بە ئەندامی سۆشیالیست ئینتەرناشناڵ وەکو بۆ خۆت دەزانی لە بە درێژایی مێژوو کورد دۆڕاندوویەتی لەوەی کە غائب بووە لەو کۆڕ و کۆبوونەوانەی کە چارەنووسسازن بە تایبەتی لە ناوەندە گرنگەکانی دنیا دەگیرێن و لەوێدا ئێمە لە چەند پەیمان کە لەو کۆبوونەوانە هاتوونە دەرێ دۆڕاندومانە وەکو پەیمانی لۆزان وەکو پەیمانی سێڤر وەکو پەیمانی بەغدا زۆر لە زۆر جێگادا ئێمە لەوە دۆڕاندومانە کورد تا ئەو سەردەما کە غایب بووین لە کۆڕ و کۆمەڵە نێودەوڵەتەکاندا لەبەر ئەوە بە هەر حاڵ پێویستە کە نوێنەرانی کورد کە ئەحزابیش خۆیان بە نوێنەری کورد دەزانن لەو کۆڕ و کۆبوونەوەدا حزوریان هەبێ. دەستکەوتی سەرەکی بۆ ئێمە ئەوەیە کە بتوانین خۆمان بناسێنین بە ناوەندەکانی بڕیاردەر لە جیهاندا خۆمان بناسێنین بە حیزب و ڕێکخراوەکانی کە نەخشیان هەیە و مەسەلەکەی خۆشمان بناسێنین بەوانە. جەنابەت ئاماژە بەوە دەکەی گرنگێکی زۆر درا بە دۆزی کورد ئەم گرنگیدانە لە ڕوانگەی کورد وەکو نەتەوە و ماف یا کورد لە ڕوانگەی شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیەوە. بەڵێ دیارە لەو جێگایەدا هاتە گۆڕێ مەسەلەی کورد بە باوەڕی من گرنگی پێدرا کە باسەکە باسی تیرۆر بوو و بە تایبەتی تیرۆر لە ناوچەی گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵام ئەوەی کە جێگای سەرنج بوو ئەو نەخشەی سەلمێنراوەی کورد بوو نەک تەنیا لە شەڕی دژە تیرۆردا بەڵکو لە شەڕی دژە تیرۆر لە پەرەپێدانی دموکراسی لە پێکەوە ژیانی گەلان بە ئاشتی و کولەن لەو بڵێن دەستکەوتانەی کە مرۆڤایەتی لە سەدەکانی ئاخردا بەدەستی هێناون بە تایبەتیش گواستنەوەیان بۆ ئەو ناوچە پڕ ئاڵۆزی و پڕکێشەیەکە هەم ناوچەیەکی زۆر گرنگە بۆ دنیا و هەم لە عینی کاتدا ئاڵۆزی ئەگجار زۆری تێدایە گەلێکی وەکو کورد دەتوانێت ببێتە کاتالیزاتۆرێکی زۆر باشی پەرەپێدانی دموکراسی دیفاع لە بەها ئینسانیەکان و شەڕی دژە تیرۆر هەموو ئەو بەهایانەی کە بۆ مرۆڤایەتی گرنگن. لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانن لە ئێستادا ببنە بەشێک لەو هاوکێشانی جەنابەت ئاماژە پێکردن؟ من پێم وایە وەکو ئەگە بڵێن پێتانسیل لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێتانسیلی بەشداری داهاتوون. بۆ خۆت دەزانی هەر کەیسێک یا هەر مەسەلەیەک ئەو کاتە زۆر بەزەقی دەردەکەوێت کە لەسەر میزی ڕۆژ بێت. تا ئێستا دیارە ئەوەی کە پەیوەندی بە ئێرانەوە هەبێ مەسەلەکانی نێوخۆی ئێران داپۆشراون بە مەسەلەی چەکی ئەتۆمی زۆرتر و توێژەکان لەسەر کۆنتترۆلکردنی بەرهەمهێنانی چەکی ئەتۆمی لە ئێران و ئەو مەسەلەیە جارێ پێم وایە کاتیە بەڵام مەسەلەکانی دیکەی داپۆشیەوە بەڵێ ئەگەر مەسەلەکانی ئێران بێنە ڕوو بێشک من نەخشێکی زۆر گەورە بۆ ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبینم و بەو دەلیلش کە تا مێژوویەکی پڕ خەباتیان هەیە لە ناوگەلەکەیاندا پێگەیان هەیە و لە ڕۆژی ئەم ڕۆژدا لەسەر پێگەی نێوگەل زۆر حیساب دەکرێت. شوێنێکی گرنگ دەبینی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام بەڕای جەنابێت بۆ هەموو ناکۆچی سیاسی نێوان لایەنەکانەوە دەتوانێت ئەو جێیە بگرێ؟ ئەو ناکۆچیانە من بە بەرهەمی کەمێک ڕکودی سیاسی دەزانم لە ساڵەکانی ڕابردوودا بە تایبەتی لە دەهەی ڕابردوودا هێندێک ڕکود بەسەر چالاکیەکانی ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا هاتووە و هەر ئەوە بووەتە سەبەبی ئەوەی کە زۆرتر
بخولێنەوە بە دەوری یەکتردا چاو لە عیبەکانی یەکتر بکەن لە ڕاستیدا تەنانەتەوە کێشایان نێو خودی ڕێکخراوەکان خۆشیان لەوێشدا زۆرتر مەسەلەکانی نێوخۆی تەشکیلاتی زەقبوونەوە هەتا مەسەلەی دەرەوەی حیزب و لەوانەوە هێندێک ناکۆکی و دووبەرەکی و ئەو جوورشتانە هاتووەتە پێشەوە من پێم وایە ئەگە خەبات لەوێ چالاک بێتەوە ئەگەر ئێمە بچینەوە مەدانە ئەسڵێکە و لە نێو خەڵکی خۆمان دابین ئەو مەسەلانە باشتر و زووتر جێبەجێ دەبن بۆ ناچنەوە دەبێت دەرفەتمان بۆ خۆڵقێت دیارە قسێکی جوان دەکەن دەڵێن دەرفەت دەبێ بیخۆڵقێنیەوە ئێمەش خەریکی ئەوەین کە هیوادارین بتوانین دەرفەت بخۆڵقێنین بەڵام من بە دووری نازانم کە لە ماوەی نزیکدا ئێمە لە جاران زۆرتر فعال بینەوە چالاک بینەوە هەر ئێستا سەرەتاکانی دەستی پێکردووە ئێمە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا زۆر لە جاران زیاتر چالاکین گروهی پێشمەرگە و ئەنداممان هەیە لە نێوێدا لەسەر مەرزەکان ئێستا هێزمان هەیە و پێم وایە بەرەبەرە وەختی ئەوە دێکە چالاکتر بینەوە و هەر ئەوەش پێم وایە یارمەتی دەکا بە لێک نزیک بوونەوەمان و یەکتر قبولکردن و لە کۆتاییدا یەکگرتن هەتا ئێستا نازانرێ ینی دیار نییە ئایا ڕێکەوتنی ناوچی دەبێ یان نا بەڵام ئەگەر هاتو ئەم ڕێکەوتنە بووە ئێران ئەم ڕێکەوتنی مۆر کرد ئەمە هەنگاوێکە بۆ گەڕانەوەی ئێران بۆ ناو کۆمەڵگای نێونەتەوەی پرسیارەکە لەوەدایە ئەمە زیان لە دۆزی نەتەوەکانی ناو ئێران نادا بە بڕوای ئێمە بە هیچ شێوەیەک زیان لە دۆزی نەتەوەکانی ناو ئێران نادا ئەگەر ئێران بە شێوەیەکی ڕاست بێتە مەدان و هەموو ئەو قەراردادانە جێبەجێ بکا کە لەسەری ڕێک دەکەون ئێمە زۆر مەشکوکین لەوەی کە ئێران ئەو بڕیارانەی کە دەدرێن جێبەجێیان بکەمە پێم وایە تا ئێستا ئێران زۆرتر کاتی کڕیوە بۆ جێبەجێکردنی بەرنمەکانی خۆی لە ئێستاشدا کە پاڵەپەستۆی ئابووری فشاری اقتصادی فشارێکی ئەکجار زۆری بۆ هێناوە وەزئی زۆر خراپە مەجبوری کردووە کە زۆرتر بێتە پێش لە وتوێژەکاندا بەڵام بە باوەڕەوە ئیمانی بەو ڕێککەوتنانە نییە کە پێک دێن و ئەگەر ڕێککەون ئێمە دوو دیلێمەمان هەیە بۆ مەسلەی ئێران یەکێکیان ئەوەیە کە ڕێککەون و ئێران ڕاست بکات لەو ڕێککەوتنانەدا ئەو کاتە هەم بۆ ئێران بۆ گەلانی ئێران قازانجا و هەم بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و بۆ ئێمەش وەکو کوردیش لەوێدا قازانجی هەیە بە دەلایلی جۆرا و جۆر یەکیان لەوانە کە ئەوەیە بۆ خۆتان دەزان کە خەباتیش تەنانەت بەزگی برسی ناکرێت ئەگەر وڵاتێک وەسی ئابووری زۆر خراپ بێ معنای ئەوە نییە کە لە ناڕەزایەتی خەڵک دەست دەکا بە خەبات جارێ لە پێشدا مەجبورە هەڵێ بە دوای ناندا و ئەوە زۆر زەربەی لە چالاکی سیاسی داوە لە ناوخۆی ئێراندا لە ئێران ئێستا زۆر بنەماڵە هەن کە کابرا دەبێت 4-5 کار بکە هەتا بتوانێت لەسەر سفرەکەی نانی شەوانە هەبێ بەڕاستی لە حاڵەتی ئاوادا کێ دەتوانێت بیر لە ئازادی و سەر بەخۆی و لە ماف و لەوانە بکاتەوە زۆرتر لە بیری خۆبەخێوکردندایە جا بۆ ئێمە پێما وایە چارەسەری وەسی ئابووری لە ئێراندا دەبێتە هۆی گەشانەوەی سیاسی و ئەو گەشانەوەی سیاسی یارمەتی دەکا بەوەی کە خەڵک زیاتر ویستەکانیان مەترحکەن بێن نەگۆڕێ و تەنانەت ویستەکانیان بەرزتر بنەوە بەڵام ئەگەر ڕژیم ڕاز نەکا کاتکوژی بکە لە نەتیجەدا ئەو گۆڕە ئەڵگۆڕە ئابووریەش پێک نایە و ئەو دەرفەتەش بۆ کاری سیاسی پێک نایە جا بۆیە ئێمە وای دادەنین کە ئەگەر ڕێککەوتنی واقعی هەبێ بەڵێ بەزەرەدی نابینین بۆ مەسەلەی کوردیش ئەم جۆرە بیرکردنەوەی لایەنە سیاسی کوردیەکان لە گەلانی تری ئێران هەر هەمان ئاست لایەنەکانی تریا با بڵێن گەلانی تری ئێران بیرکردنەوەیان هەیە بۆ دۆزی کورد لە ناو کۆماری ئیسلامی ئێراندایاننا دەبێت بەڕاشکاری ئەوە بڵێن بەڕاستی پێویست ناکە بیشارینەوە کە کوردستان زیندوترین بەشی ئێرانە لە باری سیاسیەوە ناڵم لەباری ئابووری و کۆمەڵایەتی دیکە و ئەوانەوە کە دیارە دەکرێت هەر ناوچەیە پێوەرێکی تایبەتی بۆ دامنێت چونکە ئێران وەکو دەزانی وڵاتێکی فرەنەتەوەیە و وڵاتێکی لەباری ناوچەی و جوغرافیایی و تەنانەت پێکاتەی جوغرافیایی و نەتەوەی و هەمووی ئەوانەوە جیاوازی زۆری تێدایە زۆر کەم بە یەکەوە مقایسە دەکرێن بەڵام ئەگەر باسی سیاسی بکەین بەڕاستی کوردستان و کورد بەگشتی زۆر لە پێشترن لە ناوچەکانی دیکەی ئێران لە باری سیاسیەوە لە باری وژانەوەی سیاسیەوە بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە پێماوەیە هەر ئەو مەسەلە ئەوریە کە ئارزم کردی ئەوە دەتوانێت بەسەر هەموو گەلانی ئێراندا بەڕاستی تەطبیق بکرێ ینی بڵێن لە هەمووان چاوەڕوان بکرێت کە بژانەوەی زۆرتری سیاسی بەدووادا بێت کاک مستەفا زۆر جار لێرە و لەوێ بەرجۆمان دەکەوێت دەگوترێ هەوڵ لە ئارادایە لە نێوان ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و هەندێک لەلایەنە سیاسیەکانەوە بە حیزبی دیموکراتی کوردستانیشەوە بۆ توێشکردن
بەڕای جەناب لەم ڕۆژەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وتوێژ دەرفەتێکی بۆ ماوەتەوە سەر بکەوێ یا ئەنجامێکی هەبێ؟ بە باوەڕی من ئەگەر کاربەدەستانی ڕژیمی کۆماری ئیسلامی غیرەتی ئاڵوگۆڕیان هەبایە لە نێو خۆیاندا کە پێم وایە دەبوو چاو لە دەوروبەری خۆیان بکەن لەو بارەیەوە دەکرا دەرفەتێک بێتە پێشێ بۆ ئاڵوگۆڕ لە ناوخۆی ئێراندا و بۆ کوردیش هەروەها دەکرا ئینتیزارمان هەبێ چاوەڕوان بین دڵخۆش بین بەوەی کە ئەو توێژێکی واقعی دێتە پێشێ ئەوەی تا ئێستا بیستوتانە کۆماری ئیسلامی هەوڵی داوە زۆر بە مەبەستی جێبەجێکردنی گرفتەکانی کۆمەلگای ئێران نەبووە یا زۆر بە مەبەستی گرفتەکانی نەتەوە جۆرا جۆرەکانی ئێران نەبووە کە ویستویەتی لە هێزێکی تایبەتی نزیک بێتەوە بیهێ و توێژی لەگەڵ بکە ئەگەر تەوەجوهی کردبیادی بێتی کە حیزبێک لە حیزبەکان زۆر چالاکە لە ناو خۆدا و خەریکە گەشە دەکا و فلان ئەوانە هەوڵی داوە نەوع پەیوەندیەک دروست بکە بە مەبەستی تایبەتی ئەویش بەو مەبەستەی کە زۆرتر هەوڵ بدا مەسەلەن هێزە کوردیەکان لێک دوور بخاتەوە یا ئەوەی کە هەوڵ بدا کە ئەو حیزبەلانی کەم بخاتە قەراغێکەوە کە نەخشی کەمتر ببێتەوە دیارە ئەوە بەنیسبەت ئێمەشەوە تەبعاً لە گۆڕێدا بووە و ئێمە لە سەرەتای ئیشارەکردن بەوە توێژەوە پرێنسیپەکانی خۆمان باس کردووە کتومانەکە بە دوو شت ئێمە دەتوانین بەرە و توێژی واقعی بڕۆین یەکێکیان ئەوەی کە ئێمە و توێژ دەکەین بەو مەرجەی و توێژی ڕاستەقینە دیارە لە پێشدا ممکنە تۆ لەگەڵ وەکیلی فلان و وەکیلی ئەو قسەکانی خۆت بکەیت کە چت دەوێت بەڵام ئەگەر گەیشتە سەر و توێژی ڕاستەقینە ئێمە بەمەرجێک دەکەین کە نوێنەرایەتی کورد لە توێژەدا بەشدار بێ کە یعنی نوێنەرایەتی هێزەکانی دیکەش بەتەنیا ئێمەە ئەگەر یارمەتی بێت لەم دۆسی و توێژەدا چەند نزیکن چەند نزیکی لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە لە پرێنسیپدا ئێمە لێک نزیکین ئەو شتانەی کە ئێمە دەمان هەیە بەگشتی یەکن بەڵام وەکو پێشتر جەنابیشت ئیشارەت پێکرد لە پرسیارێکدا گرژی و ئاڵۆزی هەبووە لەو ماوەی ڕابردوودا لە نێوماندا و ئەوە بەداخەوە شوێنی داناوە لەسەر ئەوەی کە ئێمە چۆن بەرەو ئەو توێژانە بڕۆین چونکە ئەتۆ کە دەچی و توێژ دەکەی لەگەڵ هێزی بەرامبەر کە لە ڕاستیدا تا ئێستا دوژمنتە و توێژیش تەبعاً دیارە تۆ لەگەڵ دوژمنیش دەکەی دەبێ بیر لە تەنیا استراتیژی خۆت نەکەیەوە دەبێ بیر لەوەی بکەیەوە کە ئەتۆ چۆن دەتوانی هەنگاوێک کیوا بنێ کە ئەویش هەنگاوێک بێتە پێشێ پس دەبێت بیر لە حەدی ئەقلەکان بکەیەوە لانی کەمی داخوازیەکان تەبعاً لەسەر لانی کەمی داخوازیەکان ئێمە دەبێت زۆرتر کار بکەین وانە بێ کە سپین ئێمە شتێک بڵێین یەکێک هێزێکی دیکە شتێکی کە بڵێ چونکە بە هەر حاڵ لەو توێژی بە تایبەتی سەرەتایی ئاوادا لانی کەمەکان دێنەگۆڕێ بێشک لانی زۆرەکان نیانەگۆڕێ دەنا ئەگەر استراتیژی هەموو حیزبەکان چاو لێ بکەی بڵێ ئێمە لە استراتیژیدا لێک نزیکی چەندە گەشتبینی بەوەی کە هەردوو دیموکراتیەک بگرنەوە چەندە گەشتبینی بەوەی کە بەرەیەکی کوردستانی با بڵین با وای ناو لێ بنین لە نێوان ئەم لایەنە سیاسیانەی ڕۆژهەڵاتی کوردستاندا دروست بێ بۆ کارکردن لەسەر ئەم هەلومەرجە نوێیانەی لە ناوچەکەدا هاتوونەتە ئاراوە دیارە پێم وایە ئاواتی هەر کوردێکی دڵسۆزەکە بەرەیەک لە ئەو ناوچەیەدا پێک بێت کە کاری تێدا دەکات بۆ ئەوەی هەموو هێزەکان پێکەوە نیروی هەمووان پێکەوە هێزی هەمویان پێکەوە کۆبێتەوە ببێتە فاکتەرێکی هێزی زۆر بەقوت تا بتوانین بەرنامەکان بەرێ پێشێ من پێم وایە ئێمە وەکو خۆمان زۆر کار لەسەرەوە دەکەین دیارە بەڵام بەڕاشکاوی لێرە دەڵێم کە هیچ یەک گرتنێک ڕوونادا ئەگەر دێموکراتەکان یەک نەگرن یا یەکتر قبول نەکەن کۆمەڵەکان یەک نەگرن یا یەکتر قبول نەکەن ئەو دوو هێزە ڕابردووی مێژوویان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە سەدەی تازەدا لە واقعدا ئەو خەباتەی کە هەبووە بە تایبەت لە دوای ڕژیمی پاشایەتیەوە لە زمانی کۆماری ئیسلامیدا ئەو دوو هێزە نەقشی سەرەکیان هەبووە لە چاو هێزەکانی دیکە و پەرشوبڵاوی نابێت لە نێو ئەو دوو هێزەدا هەبێ بە تایبەت دێموکرات دەتوانێت ببێتە ئەو مۆتۆڕی کە خەبات لە ڕۆژهەڵاتی کوردستان دیسان بە قووەت بکاتەوە و هێزەکانی دیکەش لە دەوری خۆی کۆ بکاتەوە بەڵام بەو مەرجەی دوو دێموکراتەکە لانی کەم یەکتر قبولکە ئەوەندەی بەلانێنی ئێمە مەربوط بێ ئێمە لە ڕۆژی ئەوەڵی لە دبوون لە نێو حیزبی دێموکراتدا لە یاکەی دیکەمان قبول کردووە بەو شێوەی کە خۆی ناو دەنێ هیچ کێشەمان لەگەڵی نەبووە و تا ئێستاش
لە هەموو شوێنێکەوەمان ئاشکرا کردو. بەڵام بەداخەوە تا ئێستاشی لەگەڵ بێ هاوڕێیانی دیکەی ئەولا لەگەڵ ئەوەی کە زۆر و توێژی سەتحی سەرشمان هەبووە هەتا دەفتەری سیاسی و سکرتێرەکان و ئەوانە، بەڵام لەو قسەی خۆیان نهاتوونە خوارێک کە ئێمە وەکو حیزب نەناسن، کە دیارە وەکو حیزبیان ئەگە نەناسیبیان لەگەڵماندا نەدەنیشتن، خۆ ئەوەشیان بڕێک دوو فاکتۆی، بەڵام بە هەر حاڵ نێوەکەمان قبول نەکەن و ئەوە کێشەیەک بووە تا ئێستا کە پێم وایە دەبێت ئەوە لە نێو هەڵگیرێ ڕێگا خۆش بکرێت. دەنا من لە باری بۆچوون و ئەوانەوە جیاوازیەکی زۆر 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 نابینم، هەرچەندە ئێمە لە مێتۆدی سیاسیدا دەبێەوە بڵێم فەرقمان هەیە. یعنی لەگەڵ ئەو قسەیە نیم کە بڵین لە باری سیاسیەوە هیچ جیاوازیمان نیە، بەڵێ ئێمە لە شێوەی سیاسی و لە شێوەی بیرکردنەوەی سیاسی و تعامل لەگەڵ هێزەکانی دیکە و تعامل لەگەڵ خەڵکی و لە نێو خۆی تەشکیلاتیشدا تا ڕادەیەک جیاوازیمان پیدا کردووە. بەڵام جیاوازیەکان ئەوەندە گەورە نین کە ناتوانین لەسەری ڕێککەوین، دەتوانین زۆر سادە لەسەری ڕێککەوین. بەڵام بۆ خۆت دەزانی دوو هێز دەبێ بزانن هەردووکیان لە پێشدا یەکتر قبولکەن، بزانی لەگەڵ چێدا دەنیشی لەگەڵ چێ. بەڵام جیاوازیەکان ئەوەندە گەورە بوون کە ببێتە مایی دابەشبوونی ئەم حیزبە. ئەوەی کە دابەشبوونە ڕاستە، وەکو ئەگەر وای لێک بدەینەوە جیاوازیە سیاسیەکان بەو شێوەیە نەبوو لە ئاساسدا، دیارە زۆرتر مەسەلەی تەشکیلاتی و کاری تەشکیلاتی و ئەوانە بوو و ئەوەش دیارە مێتۆدی کاری سیاسیشی دەگرتەوە، نەک بڵێ بە تەنیا هیچ جیاوازێکی سیاسی نەبوو بێ فقط تەشکیلاتی بێ. بەڵام بۆ خۆ دەزانی تەشکیلاتیش بە سیاست بەڕێوە دەچێت. یعنی ئەتۆ سیاسەتی تەشکیلاتی هەیە، سیاسەتی کارگێڕیت هەیە، سیاسەتی تعامل و پەیوەندیەکانت هەیە، ئەوانە هەمووی سیاسەتن. لەگەڵ ئەوە نیم کە ئێمە هیچ فقط پێکەوە نەحاوانەوە بووە کە نەمانتوانیەوە پێکەوە هاوکاری بکەین، ئەوانە هەبوون. بەڵام من دەڵێم ئێستا ئاڵوگۆڕێکیش لە لای ئەولا پێک هاتووە لەو بارانەوە. تەبعەن ئەوانیش بە تەجروبەی چەند ساڵی ڕابردوو بۆیان دەرکەوتووە کە هەموو مێتۆدێک کار ناکە و هەر بۆیەشە کە دیارە جاران کە ئامادە نەبوون وێژە بکەم، ئێستا ئامادەن وتوێش بکەن و ئەوە بۆ خۆی ئەمن بە موسبەت دەزانم، بە هاتن بەرەو لایەکی زۆر باشتر کە یارمەتی دەکا بە مەسەلەی ڕێککەوتن و یەکگرتن و هیوادارین فقط میکانیزمەکانی کە یەکی پێدەگرینەوە ئامادە بکرێن، هەردوو لا قبوڵیکەن. من پێم وایە گەیوەتە ئەو قۆناغی کەبیر لە میکانیزمەکان بکەینەوە. کاک مستەفا باسی هەردوو دیموکراتی کرد، باسی هەردوو کۆمەڵات کرد، بەڵام هیچ باسێکی پژاکە نەکرد. پەژاک لەو کۆنسپتەی وەکو ئێمەدا ئەو کێشانەی کە بڵین ئەو دووبەرەکیانەوە ئەوانە هاتنە پێشێ جێناگرێ، ئەو هێزێکی دەرەوەی ئەو مەسەلانەیە. بەو دلیلەی کە پەژاک ئێمە ئەوە ناشارینەوە کە دروستکراوی هێزێکی دیکەی گەورەی کوردستانیە و دەکرێتەوە لەگەڵ پەژاک زۆر باش معاملە بکەی. ئێمە هیچ شتمان لەگەڵ پەژاک نییە شتێکی تایبەتی، بۆیە باسی نەکەین دژایەتی پەژاک بکەین یاشتی ئاوا. بەڵام بتەوێ نەتەوێ بۆ وێنە تۆ ئەگەر 100 جار لەگەڵ پەژاکدانیشە قەرار و مەدار دابنێ، ئەگەر لەگەڵ پێکاکا ڕێک نەکەوی بە جێگایەک ناتوانانی بگەی و زۆرتر بەڕاستی پەیوەندیەکان لەگەڵ ئەوەیە. ئێمە ئەوان لە کۆنسپتێکی گەورەتردا دەبینین کە ئیدئۆلۆژیەکی تایبەتی خۆیان هەیە بۆ خۆشیان نایشارنەوە، ئەوە ئیدۆلۆژی بە ڕێزۆجەلانە ڕێزمان هەیە بۆی تەبعەن زۆر هێزێکی شوێندانەرە لە هەموو کوردستاندا و دەبێت تەعاملیشی لەگەڵ بکرێ، بەڵام لەو کۆنسپتەدا دەتوانێت تەعاملی لەگەڵ بکرێ، نەک لەو هێزە ڕۆژهەڵاتیانەی کە وەختێک خەباتیان لەوێ کردو دوایی شکستی نیزامیان خواردەوە هاتوونە ئەو دیوەی بڕێک تووشی جێ و گرفت توولێک دابڕان بوون و ئێستا دەبێت کێشەکانیان چارەسەر بکەن. لەگەڵ پەکەکەدا ئاستی پەیوەندیەکان لەکوێدا مەبەستم هەر تەنها حزبی دیموکراتی کوردستان نییە، بەگشتی ڕۆژهەڵات و پەکەکە. بەگشتی ڕۆژهەڵات و پەکەکە دیارە هێندێک ساردی و ئەوانەی تێدا بووە. دەلیلەکەشی زۆرتر ئەوەیە کە لە ئەوڵەوە پەکەکە بەو ئاراستەیەدا کاری نەکردووە کە زۆر لەسەر حیزبەکانی ڕۆژهەڵات کارکە بۆ نزیک بوونەوە بۆ کارکردن و بۆ ئەوانە، هەرچەندە پەیوەندی لە سەتحی زۆر سەرێژدا هەمیشە هەبووە. بەڵام بەداخەوە تا ئێستا نەگەیشتۆتە ئەو جێگایە کە هیچ گیر و گرفتێکی ئەو تۆ نەبێت. لەگەڵ حیزبی ئێمە زۆر کەمتر لە هەمووان گیر و گرفت هەبووە، ئێمە پەیوەندی زۆر باشمان هەبووە لە سەرەتاوە. دەلیلەکەشی ئەوە بۆ ئێمە لە سەرەتای لەدبوونەوە کتومانەکە حاشا حتا لە بوونی پەژاک ناکەین، هێزێکە هەیە وجودی هەیە، بەڵام هێزێکە بەو شێوەی دەیناسین کە ئێمە دەیناسین، بەو شێوەی نایناسین کە خۆی تعریف دەکا.
ئەوەش هیچ کفر نییە تۆ هێزێک بەهرحاڵ بە قەناعەتی ئێمە هێزێکە کە پێکاکات دروستی کردەوە بۆ ڕۆژهەڵات بەڵێ لەو چوارچێوەیەدا ئێمە پەژاک دەناسین بەڵام وەکو حیزبێکی سەربەخۆ کە هەڵقڵاوی ڕۆژهەڵاتی کوردستان بوو بێ لەوێ ڕادروست بوو بێ نایناسین ئەوە ڕاستە و ئەوە شاید مناقەشاتێک دێنێتە گۆڕێ لە نێو ئێمەدا بەڵام بە هیچ وێز ئەوە بۆ معنای نییە کە ئێمە پەیوەندیمان خراپ بوو بێ لەگەڵ پێکاکە هەمیشە سەردانمان کردوون سەردانیان کردوین لە دەرەوە پەیوەندیمان زۆر باش بووە لەگەڵیان هاتوچۆمان کردوون دیدارمان هەبووە هاوکاری هەبووە هاوکاری ناتوانم بڵێم چونکە بەداخەوە ئەگەر ملاحەزەتان کردبێت لە سەراسەری ئوروپادا دەرەوەدا ئەوان کە ئاکسیۆن هەیەک دەکەن بەتەنەی دەکەن ئێمە داوت ناکەن زۆر جار داوەتیش بکەن زۆرتر بە ئامانجێ بەڵام هەموو ئاکسیۆنێکی کە ئێمە کردمان ئەوانمان داوت کردوە قەت نهاتون پس هاوکاری عملی بەڕاستی زۆر کەم بووە چ شتێک دەبێتە فاکتەری ڕاستەقینە ئالەم هەلومەرجەی خاوەرمیانەدا ئایا هەر تەنها مەسلەی ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامیە کە بۆ بە هەڕەشە بۆ هەموو ناوچەکە یاخو فاکتەری تریش هەیە ئەگەر لە من پرسی فاکتەری زۆر گەورەتر لە داعش هەیە ئەو فاکتەرە هەیە کە داعشی دروست کردووە دەبواە هێزەکانی کە دەیان هەوێت کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبەجێ بکەن چارەسەر بکەن کارێک بکەن کە داعشەکان دروست نەبن و ئەوەش ئێستا حاڵی حاضر بە تایبەتی لە جەبهەیەکی زۆر خراپ بە ئاراستەیەکی زۆر خراپ دەڕوا خۆی دەبینێتەوە ئەویز ئەوەیە کە لە دنیای ئیسلامیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەوە خراپتر نییە کە کێشەی مەزاهیب دروست بێ لەوێدا فاکتەری ئەساسی حتا بۆ دروستبوونی داعشەکان ئێستا کێشە مەسهەبیەکانن ئەو کێشەی کە لە بینی سونە و شیعەدا خەریکن دروستی دەکەن دەیکەنە فاکتەرێک بۆ بەکارهێنان لە مەیدانی سیاسیدا ئەوە زۆر خەتەرناکە و لە نێو هەموو هێزەکانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەخشیان هەیە لە واقعدا کۆماری ئیسلامی لە هەمویان زیاتر لەو فاکتەرە کەڵک وەردەگرێت ئەگەر لە عێراق بیریان لەوە کرد بایەوە کە لە دوای ڕوخانی سەددام سونیەکان جێگای خۆیان دەگرن و جێگای کە استحقاقی خۆیانە دەیگرن بە باوەڕی من داعش بەو قووەتەیەوە دروست نەدەبوو ڕەنگە گروهی چکۆلەی زۆر توندڕە و ئەوانە ببن و خەڵ خۆش تەقێنەوە بەڵام نابنە ئەوەی کە شاری دووەمی عێراقە داگیر بکەن لە ماوەی سێ ڕۆژاندا یعنی ئەوانە بە باوەڕی من بیری لێ نەکرێتەوە قەت داعشیش چارەسەر ناکرێت ئەوە تا دیتیانی دی تکریتیان گرتەوە ئەو ڕمادی گرت لەو لاوەش ئەم شاری دەگرن ئەو شارێکی کە دەگرێت یعنی من پێم وایە پاشان ئەو کێشانێک کە ئێستا دروست بووە بووەتە کێشەی مەسهەبی هەر لە عێراقەوە هەتایە من ئەوە زۆر خەتەرناکە بۆ ناوچە بۆیە من پێم وایە ئەو فاکتەرانەی کە لە نێو خۆی پێکهاتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدان و دەبێ کار بکرێ بۆ ئەوەی کە ئەو هەموو مەسهەبەکان هەموو نەتەوەکان هەموو جیاوازیە دینی و ئاینی و ئێتنیکیەکان پێکەوە بە شێوەی ئاشتیانە بژین ئەوەیە فاکتەری لە ناوبردننی هەموو کێشەکان دەنا تۆ یەکێکیان بگری و ئەوانی کە لە نادیدە بگری من پێم وانیە چارەسەری هیچ کێشەیە کراوە بۆ یان ئێستا ئەو هەموو نەتەوانە لەوێ بێبەشن ئەوە مەسەلەن لە ئێراندا حەود نەتەوەی بێبەش هەیە باشە ئەوانە فاکتەری هەمیشە کێشەن ئەگەر مەسەلەکەیان چارەسەر نەکرێ ئێران چۆن بەرەو سەبات دەڕوە بەڵێ دەکرێ مەسەلەن کۆماری ئیسلامی ئێستا نیەوی خۆی دەنێ با سەباتترین وڵاتی ناوچە بەڵام ئایا ئەوە سەباتە کە بە لولەی چەک و بە کوشتن و کوشتار و بە هەڵواسینی هەر ڕۆژەی دەیان گەنج و بە زیندانیکردنی هەزاران کەسی سیاسی و بە هەناسەقەتەکردنی هەموو کەس وەدی هاتووە بتەوێ نەتەوە دەبێتە ئەگری بنخۆڵەمێش کە ڕۆژێک لە ڕۆژان دیسان شعلە دەکاو دێتەوە دەردێت بەڕای جەناب بوونی ئەم ڕێکخراوە تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە تەمەنی ڕژێمەکەی بەشار ئەسەد زیاد دەکایە کەمەکە من پێم وایە تا ئێستا ماوەیەکی زۆرە بەشار ئەسەد ئەو ڕایگرتووە ئەو ماوەیە کە بە تایبەتی لە دوای ئەوەی کە چەکی شیمیایی بەکارهێنا و خەڵک زۆر باس هەبوو حتا ئۆباما باسیەوەی کرد کە گویا ئەگە بەکاری بێنێ لێی دەدا و فڵان و ئەوانە و دوایە کە ئەو ڕێکخراوە توندڕەوانە دەرکەوتن یعنی بڕێک بیریان لەوە کردەوە بینی چاک و خراپ چێ هەیان هەڵبژێرین یالانی کەم بۆ لێدان چێ هەیان لە پێشە ئەوە کۆمەجی زۆر بە ئاساد کرد کە جارێ ئەو لێی گەڕێن لە جێگای خۆی بێ زۆرتر تەوەجوه بکەن بە مەسەلەی داعش لەو چوارچێوەیەدا بەڵێ زۆرتری ڕای کۆمەکەکەی بۆ ئێران چی بۆ ئێرانیش زۆر بوو بۆ ئێران مەسەلەی داعش ئەوە بوو کە لە مقابل داعشدا جەبهەی شیعە زۆر بەهێزتر کا بە بەهانەی داعش ئێستا ئێران
تەواو هاتوۆتە ناو عێراقەوە کە گویا دێ خەبات دەکات دژی داعش یعنی عێراقی وە دەست گرتووە گویا دژی داعش خەبات دەکات لەو لاوە سونەکان زۆر پێی ناڕەحەتن بەو کێشانە دەی باشە لە یەمەن و لەوانە هەمووی ڕازبوونەوەی تێدا بوو حیزب الله لوبنانی هێنا دەخالەت بکە لە سووریەدا یعنی بڕێک خۆی هێنایە پێشێ لە نێو کۆمەڵگای نێونەتەوەیدا کە بەڵێ ئەم نیش دەتوانم نەخشێکم هەبێ لە سەرکوتکردنی و لە نێوبردننی داعشدا کەوابوو پێم وایە بۆ ئەوەش حیسابێکیان کردووە کە ئێستا ئاوا زۆرتر هاتوونە پێش بۆ ڕێککەوتن لەگەڵ ئێران هەمووی ئەوانە بۆ ئێرانی ژۆڵا ئەگەر لە من پرسی شتی مثبت بوون بۆی وەک جگەلەوە ئێران هەمیشە لەوە گەڕاوە و ئێستاش هەر لەوە دەگەڕێت کە کێشەکانی ناوخۆشی بگوازێتەوە بۆ دەرەوەی خۆی بۆ دەرەوەی ئێران ئێستا لە ڕاستیدا ئەوەی دەستکەوتووە ئێران لە دەرەوە بۆ خۆشی لە شەردایە هەموو ڕۆژێ بەدایان پاسداریان بۆ دەچێتەوە لە شەڕی سووریا هەر بە ئاشکرا ئەوە لەوێ شەڕ دەکایدی بەڵام شارەکە لە ناوخۆی ئێران نیە لە دوورخراوەتەوە بۆ دەرەوەی ئێران و ناوخۆی ئێرانیشی پێ سەرپۆش کراوە لە واقعدا بۆیە لە ئێران زۆر کەڵکی وەرگرتووە لە مەسەلەی داعش بینەرانی عزیز میوانی ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا بەڕێز مستەفا شڵماشی ئەندامی دەفتەری سیاسی حزبی دیموکراتی کوردستان بوو کاک مستەفا زۆر سپاس دەکەم زۆر سپاسی ئێوەش دەکەم بۆ ئەو دەرفەتە دەست و خۆش بێت